دڵشاد بەیانیت باش دۆخی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە تا دێت بەرەو خراپتر دەچێت و ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو پارێزگاکە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە. هەر دوێنێ شەو 14 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو پارێزگای هەڵەبجە تۆمار کراوە و یەکەمین حاڵەتی گیان لە دەستانیش بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە پیاوێکی تەمەن 72 ساڵ دانیشتووی گوندی دێکۆن بووە کە ئەلبەتە ئەم پیاوە پێشووتر بەرکەوتوی چەکی کیمیایی بۆ بەهۆی ناساغی لە سیەکان یا سەردانی پارێزگای سلێمانی کردو پاش چەند کاتژمێرێکمانەوەی لە نەخۆشخانەی وەفا کە تایبەتە بە توشبوانی کۆرۆنا لە نێو نەخۆشخانەکە گیانی لەدەستداوە. ئێستا لە نێو نەخۆشخانەی وەفا 36 توشبووی کۆرۆنای لەیە کە 6 دانیان باری تەندروستیان ناجێگیرە و لەژێر چاودێری چڕی پزیشکیدانوە لە ڕێگەی هەناسی دەستکردەوە ئۆکسجینەوە دەتوانن کە بەردەوامی پێ بدەن. بۆیە داوا دەکرێت لە هاوڵاتیان کە بۆ ئەوەی کە ڕێژەی توشبوان لە نێو پارێزگاکە زیاتر نەبێت خۆیان بپارێزنەوە ئەو توشبوانەشی کە لێرەن یان دوێنێ شەو 11 توشبوو چاک بوونێتەوە و ڕەوانەی ماڵەوە کراونەتەوە و داوا لە کەسوکارەکەیان کراوە کە ئەوانەی کە تازە توش بوون ئەو 14 حاڵەتە بێن پشکنین ئەنجام بدەن بۆ ئەوەی کە دڵنیا بنەوە لەوانی کە هەڵگری ڤایرۆسەکەنین. بەگشتی ڕەوشی توشبوان لە نێو پارێزگای هەڵەبجەوە هەڵگری ڤایرۆسەکە تا دێت لە هەڵکشاندا بێەوە ڕۆژانە حاڵەتی نوێ تۆمارەکرێ. بۆیە داوا دەکرێت لە هاوڵاتیان بۆی کە ئێستا شوێنە گشتیەکان کراونەتەوە سەرجەم ئەو شوێنانەی کە بەریەککەوتن و قەرەباڵخی تا دروستە بێ کراونەتەوە. بۆیە داواکرێت خۆپارێزی بکەن بۆ ئەوەی کە لەم ڕێژەی کە هەیە زیاتر نەبێت توشبوان و ڕێژەکە لە هەڵکشاندا نەبێت. بۆیە بە بەکارهێنانی دەستکێش و دەمامکو هەموو هۆکارەکانی خۆپارێزی ئەمە ڕێگا چارەیەکە بۆ ئەوەی کە ژمارەی توشبوان لە نێو پارێزگاکە زیاتر نەکاوە. ئەمە سەرجەم زانیاریەکان بوو لەسەر ڕەوشی توشبوان لە پارێزگاکەوە ئەو کەسەشکە دوێنێ شەوی ڕابردوو گیانی سپاردووە. ئەمین عەدان و جێگەهانە مەشحەلە بچە سپاس.